لە ئێستادا لە شاری کەرکووک ڕێژێکی بەرچاو لە توشبوانی کۆرۆنا لە نەخۆشخانەکانی شارەکە پێویستیان بە بلازمای خوێنە و داوا دەکەن ئەو توشبوانەی چاک بوونەتەوە لە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگەی بەخشینی بلازباکەیانەوە ژیانی هاوڵاتیانی دیکە ڕزگار بکەن. داواکارم بۆ خەڵکی کەرکووک ئەوەی توش کۆرۆنا بووە باشەوە بووە داواکارین لێیان بێن تەبەڕۆ پلازمە بکەن. ئەو برایە بەڕێزەمان لە سلێمانیەوە هاتووە بێ ئەی مقابل مەسلەیەک ئەم مەوزوعە مەسلەی ئینسانیەتە. داواکارم لە هەمووی خەڵکی کەرکووک بێت تەبەڕع پلازمە بکات چونکە بەڕاستی نەخۆشمان زۆر هەیە. هاوڵاتیەک کە لە شاری سلێمانیەوە بە مەبەستی بەخشینی بلازمە هاتووەتە کەرکووک داوا دەکات خەڵکی شارەکە بەهانای توشبوانی شارەکەیانەوە بێن و ژیانی خەڵکی توشبوو ڕزگارکەن و نیگەرانی خۆشی لە کەمی ئامێری وەرگرتنی پلازمە دەربڕی. من وەک توشبێکی ڤایرۆسی کۆرۆنا کە خۆشبەختانە توانیم تێپەڕێنم و ئێستا تەندروستیم زۆر باشە و دوای 2 هەفتە لە شاری سلێمانیەوە کە پێیانوتین 3 نەخۆشەیە لە شاری کەرکووکی خۆشەویست و ئێمەش لە شاری سلێمانیەوە هاتین و توانیمان 3 پلازمایان بینێ بۆ هیوای کە سوودی لێ ببین و بۆ هیوای کە تەندروستیان باش بێت و من تکاشم لەو کەسانە ئەوەیە بەڕاستی کە ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون وەک ئەرکێکی ئینسانی و گەرکێکی مرۆڤایەتی بتوانن بێن پلازمای خوێندانێن لە نەخۆشخانەکان بۆی کە لەبەر پلازمایەکی خوێنی ئەو ژیانی کەسێکی تر ڕەنگە لە مردن ڕزگاری بێت. بەڵام ئەوەی جێی نیگەرانی ئەوەی کە زۆر نیگەرانمانەکە لێرە لە شاری کەرکووکی خۆشەویست لە نەخۆشخانەی ئازادی تەنها یەک ئامێری وەرگرتنی خوێنی پلازما هەیە بەداخەوە ینی کە دەبوو چەند ئامێرێک هەبێت چەند ئامێرێک هەبێت لە خزمەت ئەو هاوڵاتیانەدا بێت. پزیشکێکی بواری پشکنینی خوێنش ئاماژە بۆ ئەوە دەکات کە بە بلازمای تەنها یەک کەس دەتوانرێت 2 بۆ 3 کەسی توشبوو لە ڤایرۆسی کۆرۆنا ڕزگار بکرێت لە مردن بۆیە گرنگە خەڵک هەست بەو بەرپرسیارەتیە بکات و هەوڵی ڕزگارکردنی ژیانی خەڵکی بدەن. خۆی وەکو پلازما ئێمە زۆر پێویستمان پێێتی خەڵکانێکی زۆر ئێستا توش بوونەوە حاڵیشان زۆر خراپە بۆیە دەبێت ئەو کەسانی کە خی گەورە کوبەتە ئەوەی کە چارەسەر بوونەتەوەی کە ئێستاکە ئەمنە وەکو بڵێ کەسێکی چارەسەر وەکو عیلاجێک کە ئێستاوەکە چارەسەر نییە بۆم نەخۆشیە ئەتوانین ئەو پلازمایەوان بەکاربێنینەوە کە بۆی هەیە تا 2 نەخۆش بۆ 3 نەخۆش ببنە سەبەبی چابوونەوەی ئەو نەخۆشانە. بۆیە زۆر گرنگە و کەسانە هەوڵدەن بتوانن زۆر لە خۆشیان بکەن بێنە ئێرە دوای 15 ڕۆژە چابوونەوەیان لە نەخۆشیەکە ببنە کەسێکی بەخشەری پلازما. لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە تا ئەمڕۆ هێشتا تەندروستی جیهانی ڤاکسینێکی تایبەتی بە چارەسەری ڤایرۆسی کۆرۆنا دەستنیشان نەکردووە و لە ئێستادا نەخۆشخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕێگای وەرگرتنی بلازما لەو توشبوانی چاکبوونەتەوە چارەسەری توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا دەکەن. ئازادشکوور گەلی کوردستان کەرکووک.